بنسبة حاڵەتەکانەوە دیارە حاڵەتەکان هەر هەیە ڕۆژانە حاڵەتەکان زیاد دەکات بەڵام ئەوەی خۆشحاڵی ئەمە و ڕاشیەگەێنین کە حاڵەتەکان سپاس بخوا تەندروستیان زۆر باشە ڕۆژانە چەنە حاڵەت تەندروستی تەبیعیە بێتەوە ئاساییە بێتەوە ئینەرینە ماڵەوە ئەو حاڵەتانش کە تازەن و ئێن لای ئێمە دوای بەکارهێنانی دەرمان و چارەسەری پێویست ئیستیجابیان زۆر باشە حاڵەتەکان وەکوتم هەر هەیە بەڵام زیاکە بەڵام نسبەتی چاکبوونەوەشمان زۆر باشە ئەمە جێگەی خۆشحاڵیە جەنابیان کە ئەمڕۆ تەشریفیان هاتووە لەڕێی هاوکاری زانستیەوە لە ڕێگەی توێژینەوە هاوکاریمانەکەن توێژینەوەش بێگومان بوارێکی زۆر گرنگە ئێمە خۆتان دەزانن تا ئێستا پێشتیژ ڕامانگەیانوە لەبەر کەم توانایمان تا ئێستا نەمانتوانی و هۆکاری ڕاستەوخۆی نەخۆشیەکە دیاریکەین هاتنی ئەم جەنابیان ئەمڕۆ بۆ ئێرە ستێپێکی زۆر باشە لێکۆڵینەوەی زانستیەکەین بە هاوکاری و هەمانگی هەرسێلا مەبەستی دەستنیشانکردن و دۆزینەوەی سەرەداوی نەخۆشیەکە بەسەرپەرشتی هەردوو سەرۆکی زانکۆی هەڵەبجە و زانکۆی چەرم و تیمێکی ئەکادمی پێگەێنراوە بۆ بەدادواچوون بۆ ئەو نەخۆشیێکی ئێستا لە پارێزگای هەڵەبجە لە نێو مناڵاندا بڵاو بۆتەوە تەبان ئەمە لەسەر بنەمای استراتیجی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کە زانکۆکان پێویستە ڕۆڵی گرنگیان هەبێت لە چارەسەرکردنی ئەو کێشانەی کە پەیوەندیدارە زۆرجار لە کەرتە خزمەتگوزاریەکانی حکوومەتە ڕوئەدەن و ئێمەش لەسەر ئەو بنەمایە تیمێک پێگەێنراوە بۆ ئەوی بزانین هۆکاری سەرەکی ئەم نەخۆشیە چییە چونکە کاتێککە هۆکارەکەمان دۆزیەوە ئێمە بە دڵنیایەوە ئەتوانین ڕێشێنی کۆنتترۆلکردن و خۆپارێزی و هەروە چارەسەرکردنی پەتاکە یاخود نەخۆشەکە بە شێوەیەکی زۆر زانستیانە ئەنجام بدرێت.